أخير مأساة أخير تراژیدیا بریتیە لە کیمیابەرانی هەڵەبجە سەرباری ناپاڵمی 74 و کانشقانی 87 و زعیم ستیقی 63 88 کیمیابەرانی هەڵەبجە ئەکرێت کە گەورەترین کارەساتی مێژوویە لە سەدەی 20 ئێمە بتوانین ئەم قەرزە بینەوە ئێمە وەکو کورد ناتوانین کۆمەلگای مرۆڤایەتی ناتوانێت من سبەینە گەر بەردەست بەکار بووم لەوێ لە دەست بەکاربوونا بتوانم ئەو هەنگاوەر جوانانەی ئیدارەی هەڵەبجە تایسە ناوێتی لەبەرەوەی لەولا ڕوانگەیەوە کە هەڵەبجە بەڕسمی بێ بە پارێزگایەک لە دەوڵەتی عێراقی و سەرجەم ئەم ئەساتە ئیتیحادیانی کارم بگەڕێتەوە و حکوومەتی هەرێمیش ئەو هەنگاو جوانی کە کردوێتی هەڵەبجە کردووە پارێزگا پێویستی بە خزمەتە پێویستی بە بەرهێنانی هەلی کارە پێویستی بە کەشێکی ئارامیە ئێمە زێن هەڵەبجە دەنگ و ڕێی جیاوازەیە بەڵام هەڵەبجە هی هەموو دەنگەکانە هی هەموو ڕەنگەکانە دیارە هەڵەبجە لە ڕووی استحقاقەوە بەر یەکێتی نیشتمانی کوردستانەکەوێت پارێزگاکە ئەبێ یەکێتی بێ بۆ ئەمەش مەڵبەندینەوە ڕێخستی شارەزوو کتابێکیان کردووە بۆ من با بڵێن دەستە بژێری ئەوان بووم و منیش کتابەکە دەبرێتە کوێ مەکتەبی سیاسی بەڕێز مەکتەبی سیاسی دوای وتوێژ دوای لێکدانەوە لەسەر شخصیاتی ئەو کاندیدا لەسەر پێگەی لەسەر شاهدەی لەسەر مێژووی هەمان کتاب بەرزەکاتەوە بۆ جەنابی بەرز کاقوبادۆک و جێگری سەرۆکی حکوومەتی کوردستان بەرز جەنابی کاقوبادیش دوای مشاورە و هەم بینینی خۆم و قسەکردن و دانانی بەرنامەیەکی چڕوپڕ ئەم کتابە لەگەڵ بەڕایش لەگەڵ جەناب سەرۆکی حکوومەتە اینجا کتابەکە دەرەچێت و دەدێتە وزارەتی ناوخۆ لە وزارەتی ناوخۆشەوە چکە پارێزگا پلەکەی دەبێت بە وەکیلی وەزیر و منتەسیبی وزارەتی ناوخۆ دەبێت واتە مۆزەفێک دەبێت لە وزارەتی ناوخۆ بەڕێز ئەمڕۆ جەنابی وەزیری ناوخۆ کاکەریم ئیمزای لەسەرکردوون هیوادارم نێڵم چلەم بچێت لە هەڵەبجە تەسکی هەڵەبجەیەکان شارە زوریەکان هەورامیەکان بۆ خۆم وەرگرم